زۆرجار داواکاریمان کردووە چ لە حکوومەتی خۆمان چ لە حکوومەتی ئێران بەڵام نایەنوە داوای خەڵکۆ بۆیە ناچار بینە ئیساتە خەڵکەکەمانمان بگرێ و داواکاریان هەیە یەکێ لەوانە لە ناو ئێرانە هەموو سیارەکانمان تا ئیسە ساحەیە نییە سیارەکان بوێسێ زۆر بە تێکەڵ ئەوێسن و بۆتە هۆی کێشە بۆ شۆفێرەکانی ئێمە دووهەم ئەڕۆیتە دیو ئێران بە زۆر ئێرانی بە زۆر کرێکاری ئێرانی گازەکەنە ناو سیارەکانمان با باسی ئەو گازەتان بە وردی بۆ بکەم ئەو گازە لە دەواازەی ئێران و کە تێتە ناوە پاسدارەکان خۆیان لەسەر دەواازەکە وێسیانە دەنگ ناکەن هیچ شتێک ناڵێن گازەکە تێرنە ناوە لێرە بە زۆرێکەنە ناو سیارەکان ئێمە تێتە بەر دەرگاکە لەوێ فەحسێکی گازیان هەیە یا گازەکەمان لێ ئەسێن یا پارەی گازەکەمان دووبارە لێ ئەسێنەوە کۆبنەوەیەکدا سەرپەرشاری دارایی گەرمیان ئەوەی پێڕاگەیاندن هەموو کێشە و گرفتەکانیان قابلی چارەسەرکردنە و یەکێک لەو خاڵانەی کە باسی لێکرا پێکهێنانی لیژنەیەکی پەیوەندیدارە بە چارەسەرکردنی کێشەکانیان و ئەوەی پێڕاگەیاندن ئەوەی پەیوەندی بە وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانەوە هەیە توانن بە راپۆرتێک و بە پوختی بیدەن ئیدارەی گەرمیان و لە ڕێگەی سەرقونسڵ لە ئێران و پەیوەندیەکانی خۆمان پەیوەندیەکانی خۆی لەگەڵ بەڕێز قایمقامی قەسری شرین و ئەو پارێزگاری کرماشان ئەوانشان قابلی چارەسەرکردن و ئەوەیشی پێویستە لەمەوە لە مەرزی نێودەوڵەتی پەروێزخان بڕیاری داوە کە چەند ڕێکارێک بۆ باشتر بەڕێوەچوون و ڕێخستنەوەی ناو مەرزەکە